ئازیزان بەرداوامە بین لەگەڵتان لەم بەشەی ئەمڕۆمانە باز لە بابەتێکی گرنگەکەین ئەمە بۆ ئەو کەسانە گرنگە کە ئەچنە گەشت و سەیرانەکان بۆ منیش لە هەموو کەسێک گرنگترەوە جارە بینەرە نەرزان باسیەکەین خۆش ئەو کەسانی کە بەنیازن بڕۆن بۆ سەیران و چەند کاتژمێرێکی زۆر لەبەر ئەو تیشکی خۆرایە دانیشن بیرتان لەوە بێت یاخود خیاڵتان لای ئەو بێت کە ڕەنگە ئەو تیشکی خۆرە ببێتەوە کارێک بۆ سووتانی پێستان و دروستبوونی پەڵە بۆیە ئەمڕۆ بە شێوازێکی چرۆپەر باز لە کاریگەری تیشکی خۆرەکەین لەسەر پێست ئێمە ئەگەر بچینە بەرخۆر ئەگەر کارەکەمان بۆ شێوازە بێ لەبەر خۆرابین چۆن بتوانین پارێزگاری لە پێستمان بکەین بۆ ئەوەی ڕوبەڕووی هیچ پەڵە و سوتاویەک نەبێتەوە ئەم بابەتە تاوتویەکەین و زانیاری زۆر باش لەسەر ئەم بابەتە وەرەگرین بە میوانداری یەکێک لە پزیشکە بە ئەزمونەکانی ئەم شارە ئەویش زۆر بەڕێز دکتۆر فەریدۆن قەفتانە کە بەڕێز یان پسپۆڕی نەخۆشیەکانی پێست و جوانکارین دکتۆر یان سڵاو لێبێ زۆر بەخێر زۆر بەخێر بێ سەر چاو دکتۆر باسێکیەوەمان بۆ بکە با بزانین کاریگەری تیشکی خۆر چییە لەسەر پێست چۆن خۆی پێست با بڵێن تەبقاتە اینجا مەسەلەن قسمی سەرەوەی قسمی خوارە قسمی سەرەوەی زۆر ینی معرەزە بوو ئەوی ئەو تیشکی خۆرشتە کاریگەری تێ بکە ینی یەکێ لە شتانەی سووتێنە وەکو سووتانەی سووتێنە بۆیە هەموو کەس هەر کەسێک کە چێتە بەرخۆر مەپڕوزە یا خۆی داپۆشی بێ بڵێن ئەو شوێنەی داپۆشی بێ یا ئەبێ دژەخۆر بەکار بێنێ اینجا ئەسا ئەو کەسە بێجگە لە سووتان و ئەوانە دوایی بێ بە پەڵە ینی پەڵەکەش هەیە دەیان ساڵ ئەو پەڵۆشتەی پێوەی ینی یەکێ لەوانە ئەیسووتێنە وەکو بۆ ماوەیەکی کورت کورت خایەنە بەس ئەوەی درێژ خایەنەکە ئەبێ بە پەڵە بە تایبەتی چۆن ئەوێ بە درێژ خایەن دکتۆر ئەوانەی کە بەسەرن ئەو پێستیان بڵێن تەحملی کەمە خۆی 5 پلە هەیە لە پلە یەکەم و دۆم ناسێم و چوارم و پێنجەم ئەوانەی تۆختر و ڕەشترن ئەو خانانەی کە ڕنگ دروست دەکەن ئەوانە چالاگە بنەوە ئەو شوێنە بێ ینی میلانین مادەی میلانین زۆر دەرەکە ئەو دەوروبەرە هەمووی تۆغە بێتە ئیتر هەیە مەسەلە زۆربەی کە ماسێکەین وەکو پەڵا کە پێڵێن لەکە پێڵێن ماڵە ئەمە زیاتر با بڵێن زیاتر لە دەموچاوە دەرەکەوێ باش بە پێی جۆری پێستەکەش جیاوازەوانێ پێ جۆر هەیە ئێستا من تۆزە پێستم ئەسمەرترە لە چاولانە کەمتر کاریگەریم پێەکانە دوو بێتەوە سێبی لەو دەورم برا بەس خۆی لە کاریگەری لە هەردووکمان کردووە بەڵام ڕەنگە لە من کەمتر نیشانەگی هەموو کەس توشکی خۆر کاریگەری هەیە بۆ هەموو کەس هەموو کەس هەر چوار 5 جۆرەکی بەس بە هەنێکی کەمتر هەنێکی زیاتر هەنێ بڵێن تەحملی کەمترە هەیە تەحملی زیاتر باشە دکتۆر لە وێنەکانە باز لە بەکارهێنانی دژەخۆرەکە دژەخۆرێن لە پێستەکان ئایا بەڕێستان بەکارهێنانی دژەخۆرە بێتەوە کارێک بۆ پاراستنی پێست لە سووتان بێگومان دژەخۆرەکان جۆری زۆرە مەسەی هەیە فیزیاوی هەیە کیمیاویە لە 5 بەرەو ژوور هەیە تەوان تا تا بعضێکەیە وا دروستکراوە ئیترە تا چەند ڕاستە بۆ ئاویش لەنا ئاویش باشا کاریگەری هەیە جا هەتا پلەکەی بەرز بێ SPF پێڵێن پلەی ئەو دژەخۆرە ئەگەر بڵێن 100 بێ باشترە لە 60 باشتر لە 30 بەزەوەی هەنگێک کەس پێی ناکەوێت مەسەلە سە بەکار بێنە سوورە بێ تااقەتە بێ لەبەرەوە ئەبێ مەجبور دەرەجەکەی کەم بکەیتەوە پلەکەی کەم بکەیت دکتۆر چی لە پێستەکە ئەم کرێمە تیشکی خۆرە گەڕێنێتەوە وەکو ینیڕێ ئەی پارێزێ و هەنێکی ئەگەڕێنێتەوە هەنێکی با بڵێن وەکو تەبەقەیە دروستە بێ لە بێن ئێستا تۆ مەسەلەن تیشکی خۆر لێ بە گەڕ ڕوود بێ سوورە بێتەوە وەڵاوەکو ئێستا پێمە پێرێ بەڕاممان کرد من بۆ خۆم هەستەکەم زبر بۆ پێم خۆشە قسەی لەسەر بکەی بەڵام ئەگەر هاوڕیانم بتوانن بۆی بەس لایەکی پیشان بە لایەکی دکتۆر یعنی تەماشاکە ئەمە بەس خۆر لەیاوە بۆ ماوەی دوو خۆر لەگەر بەسەدا پۆشرایە ئەوە ڕێگەکەی دیارە وایە هەستەکەی کە لانەجان پەنجێ بخەرە سەری هەستەکان ڕەنگێکی ترە
ئەوە تشکی خۆر تەواو سووتانێتی ئیترەمە با بڵێن چۆنەڵی بێتەوە و جاریوە ئەخورێ ئازاریە بێ و کەسو بێتاقەت بێتاقەتێکە ستان باش ئەوە تەحملی کردووە ئەمە شتێکی کورتخایەنە ماوەی چەند ڕۆژێک فترێ وردە بە دەنیە دەرمان وشتیە چاگە بێتەوە بەس لە کاریگەرە درێژخایەنەکەی ئەوە بێ بەو پەڵۆشتانی کە باش ینی بترسێ ئەبێ بە پەڵەیان نابێ بە پەڵە نانا ئەمە ئەم جایە دکتۆر چۆن ئەزانی نابێ بە پەڵە چ جیاوازێکی هەیە لەگەڵ سووتانێکە کە پەڵە بێ ماوەیەکی کەمە مەسە ئەوەی بێ بە پەڵە چەندین ساڵ وردە کاریگەری تشکی خۆرەکە دەرەکەوێت ئەمەی تۆ شتێکە بۆ کتوپڕ و وردە ماوەیەکی کەمان نامێنێت باش بەس ئەوانەی کە بڵێن ماڵە و پەڵە و لە کۆمەڵێ ناوی هەیە باش ئەوانە بە وردە بەسەر لە 2 ساڵیەوە پێوەی دیار نەبوو 15 وردە ئەم پەڵێ زیاد باشە دکتۆر پێم خۆشە تۆزێک باشتر قسە لەسەر بەکارهێنانی دژەخۆر بۆ نمونە دکتۆر زۆر کەسەیە ئەڵێ من دژەخۆریشم بەکارهێناوە بەڵام هەر سووتانومی تیشکی خۆر ئەمەیان پەیوەندی بەچێ و دژەخۆر بۆ ماوەی چەند کاتژمێر کارەکات لەسەر پێش زۆربەی زۆریان 2 سەعات جارێک ئەبێ تازەکرێتەوە وانێ دکتۆر هەڵێ ئەوە سەعات بەس ڕاستەکەی وا باشە 2 سەعات جارێ مەسەر تۆ کەسەکە هەڵەچێ پێشێ بچێتە بەرخۆرەکە بێ 20 دقیقە پێشەوە جەخۆرەکەی لێبێ خۆنابێ لێی با بچێت دەرەوە ئێمە لەبەر خۆرەکە هەیە لێ 20 دقیقە پێشەوە چتە بەرخۆر ئەبێ لێبی ئەو شوێنانی کە بە دەرەوە بێ دایپۆشی ئەجا دوای 20 دقیقە کە چوویتە دەرەوە ئەگەر بڕە بۆچی 20 دقیقی پێویستە ئەو 20 دقیقە بۆچی تا وردە ینی هەڵێن ناو شتەکانەوە ناو لێرەکان چی پێڵێت تەبەخانەکانەوە خانەکانەوە تا چێ لەوێ با بڵێن و خۆشتەوە چێتە سەنگەرەوە تا ئیشی خۆیەکە تا ئیشی خۆیەکە دوای ئەوە ئەگەر تۆ مەسەیە چێچێ بۆ سەیران بەیانی تا عەسر لە دەرەوە لەبەر خۆرەکە خۆ یەک جار قیمەتی نییە 2 سەعات جارە لێ باتەوە مەفعولی نامێن باشە دکتۆر دژەخۆر هەیە بۆ خانمان ئەساسی تایە دژەخۆری شەیە تیانێ اینجا بۆ چوونێکی لای ئێمە خانمانەڵین ئەو دژەخۆرانی کە ئەساسی تیا و ڕەنگی تای ڕەنگە زۆر باش نەبێت لە ڕووزانستی پزیشکیەوە چۆنە هەمان کاریگەری خۆی هەیە بەڵامی تر هەنیە کەسەیە وای لێ ینی هەنی لەوەیەکەوە ئەو تانی لەگەڵام بێ بەس توانێ مەسەو کەسە جێخۆرێکی لێبە دوایی ئەو ئەساس و شتانە مەکیان جوشتەکە بەکاربێنێ دکتۆر شتێکی تر هەیە من هەر خۆم ئەوم بەسەر هاتووە بوون منە دژەخۆرم ماوە لە دەموچاوم لە ملم لەسەر سنگم بەڵام خۆرەکە دەموچامی نەسووتانەوە لەبەرەوەی تەبەقەیەک مەیکەپم کردووە بە سەریام و کاجم کردووە بەڵام لەبەرەوەی ئەمانم مەیکەپم لێنایەوە ئەمانم سووتاوە ئایا پرسیارەکەی من ئەوەیە ئەو مەیکەپا بێ بە کەڤەرێک بۆ ئەوەی کە ئەو خۆرەتە ئەسیرە لێنەکە خۆی هەموو ئەمانەمی مادەیەکی باوین هەموو مادەیەکی شمیاوی لەوانەیە تاسیر بکە مەسە بۆ یاقی قژی سەر نینۆ ئەمان هەمووی مادەیەکی باوین ئێمە نەخۆشمانێ بە چەندین ساڵ پەرێشانە بەدەست هەموو لەشی هەموو ڕێخێنەوە هەڵە مژرێ بۆ ئەو شوێنانە دژەخۆریش وەکو مادەیەکی میاوی ئەمانەتە بێ لەوانەیە کاریگەری بەس زۆر نییە یعنی چۆنەڵێ بە شێوەیەکی گشتی ئەو کێشانە و زۆر کەم کەواتە ئەگەر یەکێک دژەخۆری بۆ دوو کاتژمێر بەکارهێنا ئەبێ تازەی کاتەوە ئەبێ دوای تازە ئەبێ بچێتەوە شوێنێکی دیریان هە لەبەر خۆرەکە دووبارەی کاتەوە کێشەی ئەتوانێت هەر لە شوێنی خۆی بەسەرە لێ بات ئەگەر نەیکا کەواتە پێستەکەی ئەسووتێ ئەیشی 2 سەعات 2 سەعات دوو کاتژمێر دوای ئەوەی تر قیمەتی نامێنێ یان ئەگەرێکێ لە بەیانی تا عەسر لەوە بێ 2 سەعات جارە بەسەرە لێ باتەوە پێویست ناکە بچێ بیشوا و لێ باتەوە هەر بەسەرە لێ باتەوە دکتۆر بەکارهێنانی باشتە زۆر وەک لە بەکارهێنانی وایە ئەگەر یەکێ لەبەر خۆر وشت بێ ئاچ باشە تیشکی خۆر سوودی خۆی هەیە وانە جگە لە زیانەکەشی ئێمە چۆن سوودە تیشی خۆر وەربگرین بۆ پێستمان تۆ ڕۆژی 10 دقیقە چارەکێ خۆر لێ باتەوە لە چۆمان با دکتۆر ئیسەیکە لە دنیاە خەڵکانی دەرەوە خۆیان ڕوتەکەنەوە لە ڕۆخی ڕووبارەکانە پاڵەکەون و ئەڵەن وڵی بۆچوونی جیاوازم بیستوە لە سەرم بابەت هەیە ئەڵێ پشتەمەلی خۆرلی بە ئەوە سەحنی وەرگرتنی وزەی خۆرە تانین یانیانەوێ خۆیان بڕۆنجی وشتویا بکەن تۆ نەگام وەڕن ئەوانێ خۆیان و کوشتێک حەجان لەوەیە ئەوە جیایە حەزەکەم پێستیان لەبەر هەر لە دەرەوە بی
هاتو چۆ ئەم لاولەک یعنی ئەوەنگە بەسە بۆ بەستم شوێنێکەیە لە جەستەی مرۆڤ وەکو سەحن وابێ بۆ وەرگرتنی وزەی خۆر لە بەرخۆرە دەستی لە بەرخۆرە بام دەموچاو نەسوتەقی ناکە لە پی دەستماوە باشە دکتۆر ئەو کەسانەی کە لەبەر تیشکی خۆران و ئیتر دژە خۆریشیان لێە بێ خود لیان نەیە بێ ئەگەر پێستیان پسووتێ پێستیان سوور بێتەوە ڕاستەوخۆ کێنەوە ماڵەوە ئەڵێ بیستومانە لەناو کوردەواریە وایە دکتۆری جامێ بزانم ئایا لە ڕووی زانستی پزیشکەمە هیچ سوودێکی هەیە ماستێن لە شوێنی سوتاویەکە و لە شوێنی سووربوونەوەکە ماستی سوودێکی هەیە مەسەل کە تۆ خۆرەکەی سووتێنێ ئێتا ماست کێشەی نییە ماستێکی شیرە تۆ شیرەی خۆیتەوە کاریگەری بڵێن بۆ سەحەتی ئامە باشە بۆ پێستەکەش باشە شیرە ماستە کێشەی نییە ئەکە ماستی لێ ئێمە هیچ سوودێکی هەیە دکتۆر ئەخۆنێک هاتەوە هۆنی فێنکێک هاتەوە ناخۆ بە ماست چاک نابێت ڕاستە ینی ماستەکەرەوەی شتێ وەکو چۆنەڵی بە ئاوێکی ساردی سوکنایی بۆ چاک نابێت باش دکتۆر ئەڵەن لە هاوینانە تا کاتژمێردا هەوڵ بە خۆر لێت با مشکلێ نییە بەڵام لە دوای دەوە تۆزێ کاریگەرێکی زیادە زانستی ئەوە کە خۆر لێرەوە ئەچ خۆر لێرەوە کە دەرەچێت لە ڕۆژەڵاتەوە وردە وردە بە سەسەرەکە ئەمە سێبەرە وردە وردە ئەمە بێ بە هەتاو لە ناوەڕاستە سەعات 12 نیوەڕۆ تشکی خۆر ستونیە عمودیە طبعاً کاریگەری زیاترە یعنی تۆ لە ڕۆژەڵاتەوە کە هەڵیە قووەتەکەی کەمە بەیانە وردە وردەکەیێتەوە بڵێن ئەکاتە نیوەڕۆ تشکی خۆر ستونە بێ عمودە یعنی ئەو کەسانی کە کاریگەری تەواوێک کە زۆرتە تووشی شێرپەنجەی پێستە بن پێت وایە لەو کاتانەیە زۆر تشی خۆیان بەرکەوتووە یان زۆر بەرکەوتنە کۆمەڵێ فاکتەری هەیە کۆمەڵێک کاریگەری خۆی هەیە یا مەسەلا علاقەی بە جینەوەیە علاقەی بە ئیشەکەیەوە هەیە بێجگە لە خۆریانی تەنها کاریگەری خۆر نییە زۆر باش هەیە مەسەلەن ئەوانەی کە بڵێن لە دەرەوە خاستن پێستیان ناسکە خۆر بە کاسانی تەسیریان تێکا بێجگەلەوە مەسەلەن بۆ ماوەی کاریگەری خۆی هەیە زیاتر لە ساڵنەوەی بڵێم بۆ ماوەیە بەجا نیسبەتێکی کەم خۆرەوەی دکتۆر ئەو دژە خۆرانەی کە بۆ وڵاتی ئێمە گونجاوە بۆی کە بەکاریان بێنین وا باشترە SPF-ەکەی چەند بێت زۆر کەسێ ئەگەر SPF-ەکەی زۆر بەرز بێت ئەڵێ وا دیارە ئەمە بۆ دوو کاتژمێر نییە لە بروی SPF-ەکەی بەرزا ڕەنگە 4 کاتژمێر 5 کاتژمێریش بەرگە بگرێ کێشەی نەبێت وایە هەموو دنیا تا SPF-ەکەی بەرز بێ باشترە بەس وەکوتم هەندێک کەس ینی تەحملی ناکە شتێک کەمتر بێ ئەجینا علاقینی هەر بێ 2 ساعت جارە لی بات واتە پەیوەندی بۆنی ئەگەر SPF-ئەکەی بەرز بێت کاتژمێرەکانی بەرگەکردنیشی زۆرتر بێت ئەو 2 ساعت جارە بەکاری بێتەوە بێم پێشمە بە پێی جوگرافیا لە وڵاتێکە بۆ وڵاتێکی ترە بێ بزانین SPF-ئەکان چی بەکار دێوانێ دکتۆر هەموو وڵاتی عینیشتا تۆ لە لەندەنیش بی کەستون بوو بە قووەتە وەنیە کە ئاوا لە ڕۆژەڵاوتە هاتبێشتا توی بینی شتیا هێشتا دنیا تاریکە دنیا وردە وردە ڕووناگەبێت کاریگەری تیشکەکە تا بێتانی وەڕۆ ئەگەرە وڵاتی هەندێک وڵاتی شەی زۆرە شێ خۆی شەی زۆر بێ کێشەی هەیە بەڵێ ئەو شوێنی هەیە شوێنی هەیە بەفرە ئەو تیشی خۆرە خۆی یەت شێ بێ شێنە بێ بەفر بێ هەتاو بێ خۆری بەقوت بێ ئەو تیشکە هەریەت بەڵێ دکتۆر دژە خۆر هەیە تایبەتە بە مناڵ باسێکیەوەم بۆ بکە ئەو دژە خۆرانی کە بۆ مناڵە لەگەڵ ئەو دژە خۆرانی کە بۆ گەورەیەکی جیاوازیکیانەیە ئەگەر یەک دژە خۆر لە ماڵێکا هەبێت گەورە بچوو دەتوان بێکەوە بەکاری بێنن زادی چۆن لەوانەیە مەسەر هی گەورە شتێ هەنیە شتی مادەیەکی تیابێ بەڵام لە هی مناڵە تا حدێ هەنیە مەوادی کیمیاویشتی کەمترە بۆ ئەوەی پێستەکە ناسکە بۆی تەحملی بکە یعنی تایبەت دروستکرا بۆ ئەوە خۆ دەزانێەوە هەمووی شەریکاتە خوازانێت ئەنیێشتێ خۆیانیتان بەڵام بە شێوەیەکی گشتی مەسەلە پێستی مناڵ ناسکترە لەبەرەوە ناتوانێت ئەو مادە کیمیاوی و شتانی زۆری بۆ منسە مناڵۆ تیابێ بەس بە ئەو پلانی پێست کە باست کرد هەموو دژە خۆرێک بەکارهێنرێ مەسەلەن پێستی من و لانە جیاوازن وانە
ئێستا بۆ منە من دکتۆر تۆزە گەگەر کامێرە نزیکی من کەوێتەوە ڕێک دیارە من ئەمانە موشک بووەوە زبر بووە ئایسە کە دەستی لێ زبرە بەڵێ هەر لەگەڵەوە کە بەرنامەکەمان کرد ئەو سوور بۆ من وای لێ ڕازەکەی ئێستا تۆ با بڵێن بۆ هەردووتان کاریگەری هەیە باشە تۆ ئەو تۆزە و زبر بوو هەر سوتاوە دوێنێ ئەو سوتاوە تۆ زبر بووە یعنی تۆ معنای پێست ینی تحملی زیاترە بەرگەی باشتری بەرگە زیاترە مەسەر لەوانە یەکێکتا لەگەڵا بێ بە خەیاڵیشە نەهات هەرێکە بە کوردەواری خۆمانەڵە پێستم تیمساحی وایە پێستی تیمساحیە ینی بەشەر نییە ئەو تشکی خۆرە قووەتەکەی وەختەکەی ئەماناوی کاریگەریانێ ڕاستە ئەو دژەخۆری کە بەکاری هێنین هەمان دژەخۆر بوون من لاەنە کە بەکاری هێنێ من دەتوانم بەکاری بێنم کەمادام پێسمان جیاوازە بۆ نا بەشداڵێم ینی هەتا پلەکەی SPF-ەکەی بەرز بێ باشترە بووە بۆ هەردووکتان باش بەس مەسەر لەوانەیە ئەو تەحملی نەکات کەمتر باشە دکتۆر ئەمە پرسیارێ بکەم ئێستا لای هاوڵاتیان دڵنیام بینەرانیش ئەو پرسیاران لا دروست بووە لەم ماوەی ڕابردووە چەند ڤیددیوێک لە سۆشیال میدیایە بڵاو بوو بۆەوە پزیشکێک بوو باسی لەوا کرێت دژەخۆر هیچ سوودێکی نییە جگە لە زیان ئەوی زیان بە پێستەگەیەنێ اینجا من یعنی لەم چەند ڕۆژەی ڕابردووە کە ئاوا چوومە دەرەوە بە خەڵکەکان و دژەخۆرتان بەکارهێنایەوە یان دژەخۆر لە هیچ سوودێکی نێمە بەکاری نانین ئەوتانە لە سۆشیال میدیا شابڵاو بۆتەوە زیانێکیە دکتۆر هەمووی زانستیە بە پێی ینی هەموو زانستەکان ئەبێ دژەخۆر بەکار بێ و زیانیشتی بە وردەواڵای هەیە بەڵام کاریگەری کەڵکەکەی زیاترە وەکلەوەی ینی زەرری زەرری نییە و سوودی زیاترە وەک لە زیان کەڵکی زۆرترە وەکلەوەی زیان باشە بڵێ خراپە شتیوان نییە باش دکتۆر بەرکەوتنی تیشکی خۆر بۆ منە زۆر کەس هەیە لەبەر خۆرە تەنانەت لە ناو سەری وڵی کانی ئاوێتە خوارەوە ناوچەوانی ئارەقی کردو و هەشە زۆر تەبیعیە و هیچ عرەقێک ناکاتەوە ئەوە گەڕێتە سەر جۆری پێستەکە جۆری پێستەکەی بڕیارەدا پێستی چەورە هەر خۆری جلێنەیە لە زستانە بە تایبەتی ئەو چاورێ زیاکە ئیتر با بڵێن عرەقە کاتەوە کرێژەکە خورانی هەیە بژیبکەکە ینی ئەوانەی پێستیان چەورە زیاتر ئەوە لەو علاقی بەوە هەیە کە چەور بێ و بڵێن لەوانەیە غودێ عرەقی شتەکەشی زیاترە بێ لەگەڵیان لەو دەور ئەو زۆرە ئەوی زۆرە سەبەسە دەم و چاو سەر پڕە لە ڕۆژێنی عراقی پڕە باشە سێریکەی بەراوردی بکەی بە شوێنێککە بە دەست بەقات لێران نییە مەسەر لێرە هەر نییە ئەو ڕژێنە نییە باشە دکتۆر من هەستەکەم پێستی سەریشم سوتاوە باشە پێستی سەری ژە سووتێ بە تیشکی خۆرەکە تۆ هەر تشکی خۆرەکە نییە بۆ یاخیچەکەی وە نییە بۆیاغی چێکە لە سەوەبەکان یعنی من نەخۆش بێ هەموو لەشی برینە بەواسە بۆ یاخۆ بۆ یاخەکە کاریکەریکی زۆری هەیە ینی چۆنەڵێ وردەوردە لە ڕێی قینەکەەوە هەڵەمژرێ لە ڕێی پێست و هەڵەمژرێ خۆتۆر من چەند ساڵە بۆ نمونە بۆی لێم ئەو کێشێم نەبوو بەس کە چوومە بەر تیشکی خۆر اینجاوای ئەوە چۆنەڵێ زیگویە کاتەوە یانێ بێ بە دوو هەم تشکی خۆرەکە و هەم بۆ یاخەکە یعنی پێستی سەر ناسووتێ بە تیشکی خۆر چۆن ناسووتێ تشکی خۆرەکەی سووتێنێ بەڵام لێرە قژەکە دای پۆشیوە کەمترە مەسە لێ پێستەکە بە ڕووتی لە بەرخۆرەکە بێ زۆر زیاترە باشە دکتۆر چ کاتێک مرۆڤ هەست بکات بەرکەوتنی تیشی خۆر حساسێتی بۆ دروست کردووە هەستیاری بۆ دروست کردووە بەس خوران بەسە یان ئەخورێ سوورە بێتەوە بێ بەبرین یانی هەبێ بە شتی خراپ دوای چێنێک چارەسەری نەکا خراپە زانی چۆن چارەسەرەکە تۆ جۆ ئەگەر تۆ ئەو فترێ بێ ئەوە دژەخۆر بەکارێنی باش بەس هەیە مەسە دژەخۆری بەکارێنێ ئەو کێشەی کێ هەیە لە بۆ ماوەیی مەسەر ئەوانەی کە هەیە پێستی ناسکە وەکو پێستی نیزەکان وایە خۆر لیاژ مەسەر لای خۆمان شێرپەنجی پێست کەمترە لەوان ئەوان چۆکم پێستەکان خۆر تەواو کاریگەری هەیە و بۆ ماوەی بۆ ئەوانی زیاتر مەسەر یا خۆ ئەمانەی کە نەخۆشی کە خاڵە و ئەبێ بە شێرپەنجە
ئەمانە لایەک خۆر تاسی کاریگەری خۆی هەیە بەڵام لەوەش مهمتر وەکوتم بۆ ماوەیەک. باشە دکتۆر کێن ئەو کەسانەی کە پێویستەکە بێن سەردانی پزیشکێکی پسپۆڕی وەکو بەڕێستان بکەن کە بەهۆی تیشکی خۆرەوە پێستیان گرفتێکی تیا دروست بێ بۆ کێ گرنگە کە بێت لە ڕێگای بەڕێستانەوە چارەسەر وەرگێت ترێر کە سوربوونەوەیەکی بینی ڕاستە خۆ بێ بۆ لای پزیشکی یاخود کێ گرنگە سوربوونەوەکە شتێکی ماوەیەکی کورتەوە ڕوا بە زیاتر ئەوە کوتم ئەوانەی کە پەڵە دروست دەکەن ئەوانە یعنی بۆنتی ئیمەیجیان تێگە یعنی شێوەی ئامیان تێگە سەودە موچاوی سێرەکە پەڵە لە لاوانچوانێ پەڵە لێرێ پەڵە لە لوتێتی لە چەناگەیەتی پێی ناخۆشە ینی هەستەکە بەوەی بۆدی مەیجەکە تێک چوە ینی شێوەی شکلی ئەمانەی تێک چووە باش ئەمە ئەوە بێ بەو پەڵانەی کە باسمان کرد ئەوەش کۆمەڵی فاکتەر هەیە مەسەڵەن یەکەم تیشکی خۆر مەسەڵەن دووەم مناڵبوون مەسەلا هەیە مناڵبوون هەموو مناڵبوونێک لەوانەیە ئەو پەڵە زیاب بکە نەسا هەیە حەبی مەنع بەکارێنی هەیە هۆرمۆنات بەکارێنی ئەمانە بەڵێ باش دکتۆر پێستی دەوری چاو ئەڵێن تۆزێک ناسکە و خەڵکێکی زۆریش پێی خۆش نییە چرچوولۆچی تا دەرکەوێ یعنی ئەوە زانیمان ئەگەر تۆ بتەوێت خۆت بپارێزی لە تیشی خۆی یان کڵاوێک بەکاربێنیان لە سێبەرێکا بە ئەوانە یەکێکن لە ڕێنمایەکە بەڵام بەکارێنانی چاویلکە پێت وایە تەواو مرۆڤ ڕزگارەکە لە دروست نەبوونی چرچی دەوروبەری چاو چاویلکە ینی بۆ دەوروبەری چاو بەڵێ چاویلکە بەکاربێنی وەکو پارێزەری تیشی خۆر بێگومان هەر شتێک ڕێ لێ بگرێ چاویلکانە بەس بۆ دەوروبەری چاو ینی خۆتۆ ئەمە کە چاویلکە لە چاوەکەی خۆ دەموچاو ناپارێت بێگومان وانە ئەو دەورە تا ڕادەیەک باشە ئەبێت چاویلکەکە تایبەتمەندی چی هەبێت هەرەوەی بڵێن تۆغ بێ خۆی مەسە ناڵێ ئەمەینی شەمسیە مەسەر عینەکی شەمسی یعنی ئەوەیە کە ئەو تیشکی خۆی هاتەوە زۆر باش دەست خۆش بە دکتۆریان سپاس بۆ ئامادەبوون سپاس بۆ زانیاریەکانی بەڕێزتمان دوو نەبی دەست خۆش بۆ هێر نەش بێ بەوە دوایی چارەسەرێکمان بۆ بوون هەم زیارەتم تیجارەتە دەست خۆش دکتۆریان سپاس زۆر سپاس دکتۆر فەریدون قەفتان بسپۆری نەخۆشەکانی پێست و جوانکاری جا بینەرانی خۆشەویست پێشەوە تەوەرە کۆتایی ببینین ئێمە کە زۆر جار باسی خۆمانەکەین دڵنیام هاوشێوەی ئێمە سەدان کەسی تر هەیە ئەم گرفتەی هەبێ البەرەوەی مە لە خۆمان و دەست پێکەین هەر گرفتیەکە بوو لەگەڵ پزیشکە ئەبێت بێشەرم بێ سڵەمینەوە باسکرێت و ئەم تاوتێکردن و باسکردنی ئێمەش دڵنیام تۆش کاچتە لە هەمان پزیشک ڕەنگە هەرامان گفتوگۆ بۆ من هەم زیارەت و ئەم تیجارەتەکەی دەستی خۆش بە دکتۆر ئالی لەگەڵ